ڕێکەوتنی نێوان ئۆکرانیا و رووسیا بۆ هەناردەکردنی دانەوێڵی ئۆکرانیا بە نێوەنگیری تورکیا و نەتەوە یەکگرتووەکان بەردەوامە لە جێبەجێکردن. سەدان کەشتی کە دانەوێڵی ئۆکرانیان هەڵگرتووە بەرە وڵاتان کەوتونەتە ڕێو بەشێکیان گەیشتونەتە شوێنی مەبەستیان. لە ئەنجامی ڕێکەوتنەکە کە ئامانج لێی کەمکردنەوەی مەترسی خەیرانی خۆراکە لە ڕێڕەوی گواستنەوەی دانەوێڵەوە کە بە تورکیادا تێپەڕ دەبێت، تا 28 ئەم مانگە 501 کەشتی دانەوێڵی ئوکرانیا بەرە وڵاتان هەناردەکراون کە 12 ملیۆن تەن دانەوێڵەیان هەڵگرتووە. لە مانگی تەمووزی ڕابردووەوە ناوەندی هەمانگی ئاوبەش لە ئەستەمبوڵی تورکیا بە مەبەستی گواستنەوەی دانەوێڵە لە ئۆکرانیەوە بۆ بازاڕەکانی جیهان دامەزرێنراوە کە نوێنەراتی نەتەوە یەکگرتووەکان تورکیا و رووسیا و ئۆکرانیا تیایدا بەشدارن. یەکەمین کەشتی گواستنەوەی دانەوێڵە کەشتی ڕازۆنی بوو کە لە یەکی ئاب لە بەندەری ئۆدیسا بەرەو بەندەری ترابلوس لە باکووری لوبنان بەڕێکەوت کە 26,000 تۆن گەنمەشامی هەڵگرت بوو. بەدوای ئەو کەشتێدا چەندین کەشتی دیکە لە بەندەری ئۆدیسا و چەرمۆنۆسکەوە بەڕێکەوتون تا 13ی ئاب ژمارەی کەشتیە بەڕێکەوتوەکان گەیشتە 17 کەشتی. هەرچەندە هێرشەکانی رووسیا بۆ سەربەندەری سیڤاستۆپۆل لە 29 تشرینی یەکەم کاریگەری کردە سەر چالاکیەکانی گواستنەوەی دانەوێڵە و بۆ ماوەیەک چالاکیەکان ڕاگیران، بەڵام بۆ ڕێگەگرتن لە تەشەنە سەندنی گرژیەکان و بە مەبەستی بەردەوامیدان بە چالاکیەکان با نێوەنگیری تورکیا هەناردەکردنی دانەوێڵی ئۆکرانیا دەستی پێکردەوە. ڕێکەوتنی ڕەوانەکردنی دانەوێڵی ئۆکرانیا کە بۆ ماوەی 120 ڕۆژ بوو ئێستا بۆ ماوەی 120 ڕۆژی دیکە درێژکراوەتەوە. لەو 50 کەشتی کە هەناردەکراون زیاتر لە 200 کەشتی گەیشتونەتە شوێنی مەبەست. جۆری ئەو دانەوێڵانش کە دەگوازرێنەوە بەشی زۆری گەنمە، هەروەها گەنمەشامی و جۆ ئەوەی دیکە پێک دەهێنێت.